بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو چۆن کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان ساردە بە هەمان شێوەش کەشی سیاسی بە تایبەتی لە نێوان پارتی ویکێتی ڕووی لە ساردی کردووە بە تایبەتی دوای یەکەمین کۆبنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق و تاوکو ئێستا لەسەر کاندیدی سەرۆکۆمار ڕێک نەکەوتون. پەرلەمانتارێکی پارتی بە ناوی ماجد شنگالی بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە ئەگەر سیناریۆی 2010 دووبارە بێتەوە هەر پارتی ویکێتی بەجیا کاندیدیان هەبێ ئەوە هۆشارزێباری دەبێتە سەرۆکۆماری عێراق. لە بەرامبەریشدا فیراز تورکی پەرلەمانتارێکی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ئاماژەی بەوە کردووە ئەوان دژی هەڵبژاردننی هۆشارزێبارین بە سەرۆکۆماری عێراق لەبەرەوەی کە مەلەفی گەندەڵی لەسەرە. لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان یاسین عەزیز شارەزای کاروباری عێراق لە هەولێرەوە، هەروە دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە سیاسەت و پەیوەندی نێودەوڵەتیەکان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. ماوەستا یاسین بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە 18 ڕۆژی ماوە بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار. هەوکاری چێت تاکو ئێستا پارتی ویکێتی نەگەیشتوونەتە ڕێککەوتن و دوای بەڕێوەچوونی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان بڵێن سارد و سڕی لە پەیوەندی یەکێتی و پارتی بەردەوامە؟ بەناوی خوای گەورەی میهرەبان، کاک حەچیم سڵاو لە جەنابت و لە تەواوی بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دیارە سارد و سڕی هەردەم ئامادە بووە لە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی. یەکێتی و پارتی لەوەتی لە دەسەڵاتن لە کوردستان ناوە ساردیەکی تند دەکەوتە نێوانیان. ینی قەت لەبیر ناکرێت کە ینی نایەتە بیرمان کە پارتی و یەکێتی زۆر کۆک بن، زۆر پەیوەندیەکانیان باش بێ، بەڵام جار بەجار دەبین ئەو پەیوەندیانە زیاتر خراپتر دەبی و زیاتر ساردی دەکەوتە نێوانیان. ئەویش لەسەر بەداخەوە لەسەر چەند پۆستێک و چەند دەستکەوتێکی حزبیە زیاتر نەک لەسەر بەها نیشتیمانیەکان یان لەسەر ئامانجا نیشتیمانیەکان. لێرە کە هەستی پێ دەکەین ئێستا دیسان دووبارە پارتی و یەکێتی کۆکنین و ناکۆکن و زۆر ساردن و زۆر دژایەتی یەکتریش دەکەن و هەروەها لە بۆ لایەنی غەیری کوردیش وێنەیەکی ناشرین پیشان دەدەن کە هەردووچیان لەسەر پۆستی سەرۆکی کۆمار لە ڕکابەرێکی گەورەدان. دیارە ناوی ناونیشانی ئەو ناکۆچیە تازەی ئێستا ئەو سارد و سوڕێ زۆرەی ئێستای نێوان ئەو دوو حیزبە لە دەسەڵاتی کوردستان لەسەر پۆستی سەرۆک کۆمارە. ینی ئەوە زیاترین خاڵە کە زەق بوویتەوە لە پەیوەندە خراپەکانی نێوان پارتی و یەکێتی بەداخەوە. باشە، بەس وتە سازش بۆ یەکتری ناکەنەی لە نێوە خۆیان دە سازش بۆ لایەنە عێراقیەکان دەکەن، بۆچی لەگەڵ لایەنە عێراقیەکان دەتوانن بگەن بەرەکەوتن هەر لایەن دابەش بوون بەسەر بەرێک، بەڵام وەکو خۆیان ناگەن بەرەکەوتن لەسەر کاندیدێکی یاوبەش بۆ سەرۆکۆمار؟ دیارە فشارەکان بەردەوامە کاک حەچیم کە بگەنە نیمچە سازشێک، بەڵام ئەو ساسەی کە داوا دەکرێیان چاوەڕوان دەکرێت بەداخەوە لەسەر شکانی لایەنێشتر. ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان ملکەچکە بۆ داواکاری پارتی کە کاک دکتۆر بەرهەم پاڕێوراو نەکا، دیارەوە شکستێکی گەورەیە بۆ یەکێتی و سەرکردایەتی نوێی یەکێتی، ینی سەرکردایەتی نوێی یەکێتی پاش 8 تەمووس دیارە بەڵێن و وعدی زۆر داوەتە خەڵکی و ئەوەی یەکێتی کە ڕێخستنەکان و ئەندامان یەکێتی کە یەکێتی بە نەوعێکی تازە بێتە پێش. بەڵام ئەگەر ئەو نەوع تازە ئەو یەکێتی نوێ تازە بە شکستێکی سیاسی بەرامبەر پارتی دەست پێ بکە، ئەوە زۆر بەخراپ دەشتێتەوە لەسەر خودی سەرۆکی فعلی ئێستا یەکێتی نیشتیمانی کاک باڤیل تاڵبانی و تەواوی سەرکردایەتی ئێستا یەکێتی. پارتیش لە هەمان کاتدا دیسان بەداخەوە دەکەوێتە ینی مووقفێکی زۆر ناخۆش و ئیحراج ئەگەر بێت و ئەو جارەش هاوشێوەی ساڵی 2010 پاڵێوراوەکەی شکست بێنێ بەرامبەر دکتۆر بەرهەم. پێم وایە پارتی فعلەن بە جدی ترسی هەیە کە کاک و شارزێباری دیسان شکست بێنێ بەرامبەر دکتۆر بەرهەم لە پۆستی سەرۆک یان لە هەڵبژاردننی پۆستی یان لە دەنگدان بە پۆستی سەرۆک کۆمار. بۆیە پارتی تا ئاخر نەفەسیش هەوڵ دەدا کە یەکێتی بێتە ژێر فشاری ئەوەی کە شخصێکی کا کەسایەتێکی کا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵێوراو بێ وەکو پاڵێوراوی هەردوولا بۆ پۆستی سەرۆک کۆمار و بەو جۆرەش وەکو باسم کرد هەردوو لایەن لە مووقفێکی زۆر ناخۆشدان، لە مووقفێکی زۆر محریزدان، هەر کامەیەکیان
تەنازول بکە و بێتە ژێرباری لایەنەکەی تر دیارە بە شکستی تاو دەبی. بۆیە ئەم خاڵە دەبێت زۆر بە جورئەتانە بە ئازایانە بە لێبرانە جارێک کە پێش ئەوەی ئەو کۆبوونەوەی دەنگدان بە سەرۆکی کۆمار بکرێ ئەو دوو حیزبە بگەنە خاڵێکی هاوبەش بگەنە گۆڕەپانێکی هاوبەش کە هەردوو لایەن وا بزانن کە هیچیان شکستیان نەخواردیە. ئەمەش هەر سەندە زەحمەتە، بەڵام پێم وایە بۆ خۆیان دوایە بۆ سەنجی هەرێمی کوردستان ئەو خاڵە زۆر زەڕورە پێش ئەو دانیشتە بگەنە ئەنجام هەردوولا. باشە بەس دواترگرم وڵای بەڕێزت مامۆستا یاسین کاک دکتۆر سەنگەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت. دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم لەسەر ئەوەی کەوادەی هەڵبژاردننی سەر و کۆمار کۆبوونەوەی پەرلەمان وا بڕیارەگە دادگای فیدراڵی بڕیارێکی نوێدات بڵین هەشتی مانگی داهاتوو کۆبێتەوە. ئۆکاری چێر نەگەشتن ڕێکەوتنی لەسەر کاندێکی سەر و کۆمارتەنان لە ناوی کێتیش تا کوێسا بۆیان ێگلا نەکراوەوە کاندێکی فەرمیانە بێ و سەبارەت بە کاندیدەکەی پارتیش پێ دوایە بەردەوام دەبێت و دەبێتە سەر و کۆمار. سەرەتا سڵاو بۆیە و بۆ بینەرانی پێیان هەروەها بۆ بەڕێزەکان مامۆستا یاسین. ئەوەی پێیوەستە بە پرسی سەر و کۆمارەوە لە ئێستادا ئەو داوتانەی کە لە دادگای فیدرالی هەیە ئەوەی پێیوەستە بە ینی پرس و ئالێتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە لە پەیوەندی بە پرسی سەر و کۆمارەوە نییە، بەڵام ناڕاستەخۆ بە دڵنیاییەوە کە کاری بگەری لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار دەبێت لە واتەی کە دیاریکراوە کە هەشتی شوباتەوە هەل بەخوا بڕیارێک لە دادگای فیدرالیەوە دەربکرێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر وادەی دانیشتنەکەی پەرلەمان لەسەر پرسی دیاریکردنی سەر و کۆماری عراق دەبێت. بەڵام ئەوەی هەیە ئێستا دووتانەیە تانەی جاگوتە لەلایەن مەشەدانیەوە تەتانەی لێدراوەتانەی بدۆمیشیانە لەلایەن ئەو بەریکە پێوترێ ئیتاری شیعی لەلایەن ئەوانەوە تانەی لێدراوە وتانانش پێ ناچێت کاریگەریی تۆی لەسەر بژاردننی دەستۆی سەرۆکایەتی پەرلەمان هەبێت ئەوەی ئەنجامەکانی ئیلغا بکاتەوە چونکە بە پێی شارەزایانی دەستوری و پێی دەستوری عێراقیش ڕاستە چەند خەلەلێکی دەستوری هەبووە بەڵام ناگاتە ئەسیەوەی کە ئەو ڕێوشوێنانە هەڵبۆشێنرێتەوە، بەڵام دەکرێت لە چوارچێوەی ئیتفاقێکی سیاسی بەفشاری ئیقلیمی ئەگەر بێت و مقتەدا سەدر و وهێزەکانی تریش ئەگەر بێت و لەسەر سێرەیەکی دیاریکراوە بۆ پێکهێنانی حکومەتی داهاتووی عێراق ڕێبکەون بەدڵنیاییەوە گۆڕانکاری لە دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا ئەکرێت. بەڵام ئەگەر بێت و ئەو ڕێککەوتنە گەشتگیران کرێت هیچ گۆڕانکارێک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەماندان ناکرێت چونکە هەریەکە لە سونەکان و وەکو کوردیش کە خۆی لە پارتی دموکراتی کوردستاندا دەبێتەوە دیارە لە ماوەی بەڕابردوودا جێگیری دومی سەرۆکی پەرلەمان بۆ پارتی دموکراتی کوردستان بۆ هەروە سەرۆکی پەرلەمانیش لە دوای ساڵی 2023 بەردەوام لەلای سونەکان بووە و لە ئێستاشدا هێزترین کاندید و خاوەن زۆرترین هێزی کورسی هێزەکەی حەلبوسی و هەروەها بەرەی حەلبوسیە بۆیە پێ ناچێت کاریگەریی ئەو توی لەسەر پرۆسەکە بێت بە شێوەیەکی تێگەشتی و لە ئێستاشدا دانستانێکی چڕۆپڕ هەیە لە بەغداد لەسەر پرسی تەدەستنیشانکردنی سەرۆک وەزیران چونکە کێشەکە لەسەر پرسی سەر و کۆمار نییە و پرسی سەر و کۆمار لە عێراق زیاتر وەک پرسێکی ناوخۆی کورد و کورد چاوی لێ دەکرێت و کاریگەریی ئەو توی لەسەر پرسی سیاسی عێراق نابێت ئەوەندەی پەیوەستە بە ململانی بی یەکێتی پارتی و وەنەوە کۆماڵ و ماڵی کورد لە ناوخۆی هەرێمی کوردستان. ئەوەی لە ئێستادا مناقشەی زۆری لەسەر پرسی بەشداری پێکردنی ئیتاری تەنسیقیەوە لە ناو توانێکیشدا بە دیاریکراوی خودی مەمالیکیە تا ئەم ساتێ ئێمە پێکگۆ دەکەی سەدر هەریەکە لە داواکاری ئێرانیەکەەکانی ڕەت کردوەوە تەداواکاری هەندێک هێزی ناوچەیشی ڕەت کردوەوە بۆی ڕازی بێت بەوەی کە مالیکی بەشداری پرۆسی سیاسی یاخود بەشداری پرۆسی پێکهێنانی حکوومەت بکاتەوە و ئاخر پێشنیاریش کردکە لەلایەن ئێرانیەکانەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن ئیسماعیل قەحانیەوە بە بەناڕاستەوخۆ و گەیەنرایە سەدر ئەوە بوو کە ئیتاری تەنسیقی لە نێوان 6 بۆ 8 وەزارەتی پێ بدرێت و هەروەها سونەتەکانیش لە نێوان 4 بۆ 5 وەزارەتیان پێ بدرێت و 2 وەزارەتیش بە کورد بدرێت و سەدرێکەکانیش 6 بۆ 7 وەزارەتیان
پێ بدرێت هەروەها بەشێک لە پێشنیارەکەشەوە بوو کە کالیکی لە پرۆسی سیاسی و لە پرۆسی پێکەنانی حکومەت دوور نەکرێتەوە پۆستی جێگیری سەر و کۆمەڵی پێ بدرێت کەمە پۆستێکی تەشریفی و کاریگەری ئەو تۆی نەنابێت بەڵام لەلایەن مقتەدا سەدرەوەم پێشنیارش ڕکراوەتەوە تەنانەت مقتەدا سەدر ئامادە نەبووە بۆ جاری دووەم پێشوازی لە ئیسماعیل قەقانی بکات وە سەدر هەر پێش ڕزارەکانیش بەڕاستە ڕایگەیاندووە کە ئەو لەگەڵ حکومەتی زۆرینەی نیشتیمانیدا و ئەوەی سەدر بانگەشەی بۆ دەکات هەمان حکومەتی ڕابردووە بەڵام سەدر بدەیەوێت بە دیاری کراوی خودی مالیکی لە پرۆسی سیاسی عێراق دوو بخاتەوە کۆزانین ئێستا مالیکی تەمەنی لەسەر و 70 ساڵەوەی ئەگەر بێت وەم جارە بەشداری پێ نەکرێت لە حکومەتدا بە دڵنیاییەوە بێت کاتی مالیکی لە پرۆسی سیاسی عێراق و لە ئایندەدا بە دڵنیاییەوە کاتێکی سوتاوە بێت و نەتوانێت هیچ وڵەیەکی سیاسی لە داهاتوودا بکات دێم مالیکی دەوێت بە هەر نرخێک بێت بە بەشداری لە حکومەتدا بکات و هەتا ئێستاش سەدر سوورە لەسەرەوەی کە حکومەتەکەی حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی دەبێت و وەکار لەسەر دوو استراتیژیەکە استراتیژی کەمیانەوەیە دوورخستنەوەی هێزە نەنارێکێتی و استراتیژێکی تریشانەوەیە ڕاکێشانی ئەو هێزانەیە بکەم سەدر پێی وایە دەتوانێت مامەڵەیان لەگەڵدا بکات ئەویش بیتی هەریەکە لە عامری و لە حەکیم و بادی کە ئەمسیانە سەدر ڕەزامەندی دەربڕێەوە بۆی بەشداریان پێ بکات لە حکومەتدا بەڵام بە هیچ شێوەیە ئامادە نیە مالیکی ئەو بەرەی کە بە حەشدی وەلایی ناسراون بەشداری لە حکومەتدا پێ بکات ئەمەش مەترسیەکە بۆ سەر ئایندەی حکومەتی عێراق کە وەکو زانین ئەو میلیشیانەی کە بە بەرەی وەلایی و نزیکن لە ئێرانەوە بۆ ناسراون کە چێکیان لە بەردەستایە و ئەگەری هەیە لە داهاتوودا کێشەی گەورە بۆ حکومەتی عێراق دروستکەن بۆیە لە ئێستادا ئەمریکەکانیش هاتوونە سەرقەت بۆ ئەو جۆرێک لە تەوازن و جۆرێک لە هاوسەنگی لە حکومەتی داهاتووی عێراقدا هەبێت بووی ئەو حکومەتێک کە بتوانێت دەوڵەتی عێراق لە 4 ساڵی ڕابردوودا سەر پێ بخات بۆ ئەوەی ئەو گرفت و کێشانەی ئەمریکا کە لە عێراقەیە چارەسەری بکات چونکە ئەمریکا سوورە لەوەی کە ڕووی سەربازیەوە دەیەوێت لە عێراق بکشێتەوە بەڵام ئامادە نیە لە ڕووی سیاسیەوە لە عێراق بکشێتەوە بۆیە پێویستی بەوەیە کە حکومەتێکی کە بەهێز هەبێت کە توانای فەرماندەییکردنی هێزە بەشدارەکانی عێراق هەبێت بۆ ئەوەی ئەو بۆشایی کە لە ئەنجامی کشانەوەی هێزە سەربازەکانی ئەمریکا دروست دەبێت بتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە. دەگەرم وڵات دواتر مامۆستا یاسین سەبارەت بەوەی کە پێ وایە کاندیدەکەی پارتی چانسی نییە هۆشیار زێباری چونکە ئێستا دەڵێن بۆ نمونە حەلبوسی و سەدر و بارزانی کە ئیتفاقی سێ قۆڵان کردووە خاوەنی زیاتر لە 180 کورسین یعنی ئەگەر لە قۆناغی یەکەمیش نەبێت کە سەرۆکۆمار پێویستی بە 200 دەنگە لە قۆناغی دووەم ناتوان یاریەکە ببەنەوە. خۆی کاک حەچیم لایەنە سونیەکان چ لە حەلبوسی چ حتا خودی مقتەدە سەدر چەند پێویستیان بە ئەو هەماهەنگی و تەحالوفێ لەگەڵ پارتی ئەوەندەش پێویستیان بە کەسایەتیی دکتۆر بەرهەمە بۆیە پێم وایە پارتی باش دەرچی بەوەی کردیە کە ئەگەر زۆر پێداگربی لەسەر کاک وشیار زێباریان پێشکەشکردنی کاندیدێک ینی زەمانەتی 100% هەرچەندە بەرپرسەکانیان زۆر باسی ئەوە دەکەن بەڵام من پێم وایە و بە پێ و زانیاریانە لە لامە تا ئێستا 100% ئەو زەمانەتیان نییە کە ئەو لایەنانەی کە دەنجیان بە پاڵێوراوی پارتیدا یان پاڵێوراوی سوننە یان پاڵێوراوی سەدردا لە سەرۆکایەتی پەرلەمان هەمان دەنگ بە کاک وشیار زێباری دەدەن بۆیە پێم وایە پارتی پێی باشە لەو قۆناغە تا دەگاتە بەرواری 82 وا بکات کە یەکێتی کەسایەتێکی دیکە جگە لە دکتۆر بەرهەم پێشکەشکە ئەو پێی باشترە بەڵکوم چونکە بە هەمان دەزانی کە ڕێکەوتنامەی نێوان پارتی و یەکێتی پەیوەستە بە وەزعی هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێم هەرچەندە زۆر زار باز لەوە دەکرێت کە ئەو ڕێکەوتنامە استراتیژیای نێوان پارتی و یەکێتی نەماوە بەڵام ئەوە وەکو واقعک وەکو لەسەر ئەرزی واقع دەیبینین کە هەر
هەر بەشێک لە بەغدا یان هەر دەستکەوتێک لە بەغدا یان هەر پایە و پلەیەک پۆستێک لە بەغدا بەرامبەر لەگەر ئەو پۆستانی حکوومەتی هەرێم و ئەوەی لە هەرێمدان لە نێوان ئەو دوو حیزبە ڕێکەوتنامەیەک هەیە لە دابشکردنی ئەو دەسەڵاتانە ئەو پلە و پۆستانە. بۆیە پێم وایە وەکو باسم کرد ینی دەڵێمەوە دڵنیام کە پارتی پێی باشە پاڵێوراوی نەبیە. بوونی پاڵێوراوی وەکو کاکوشیار پێم وایە زیاتر فشارە سەرەکێتی کە دکتۆر بەرهەم بگۆڕێ بە پاڵێوراوێکی تر بێزگەلەوەی کە لەو ناوانەی جێمان لێبووە کە لە پێش هەمان دکتۆر لەطیف ڕەشیدا کە جێی ڕەزامەندی خودی کاک مەسعود و سەرکردایەتی پارتیە. باشە بەس پێ دوای یەکێتیش بۆ خۆی تا ئێستا نەیتوانی بە فەرمی مەکتەبی سیاسیان بڵێنەوە کاندیدی ئێمە بە فەرمی ڕاگەندراوی فەرمی هۆکارەکەی چییە تا ئێستاش دکتۆر لەتیف خۆشی چانسی هەیە کە بەڕێزوتت جیاوازەکەی بۆچیە و جێ ڕەزامەندی پارتیە بۆ دکتۆر بەرهەم جێ ڕەزامەندی پارتی نییە؟ دیارەوان پارتی دکتۆر بەرهەم بەوەی تۆمەتبار دەکەن کە دەستی هەبووە لە ئەوە دوایین شتە دەستی هەبووە لە دۆڕاندنی پارتی بۆ دوو کورسی ئەوەی هەولێر و ئەوەی نینەوە ئەوە دوایین تۆمەتە. بەڵام دیارە لە تاریخی پەیوەندیەکانی نێوان دکتۆر بەرهەم و سەرکردایەتی پارتی ئەو پەیوەندە باشیان نەبووە. بۆیە پێم وایە پێداگیری لەسەر لابردنی یا لادانی خودی دکتۆر بەرهەم ئەو مەسەلەیە ینی دەگەڕێتەوە بۆ ماوەیەک پێش بابەتی دوو کاندیدەکە دۆڕاندنی دوو کورسەکەی پەرلەمانی ئیهی پارتی دیموکراتی کوردستان. بەڵام من پێم وایە وەکو باسم کرد یەکێتیش لەو وەزعی ئێستا لەو بارودۆخی ئێستا ئەگەر ملکەچکا و دکتۆر بەرهەم دانێنێتەوە کە کەسایەتێکی بەهێزە و کەسایەتێکی قبول کراوە لەلایەن هەتا سونە هەتا شیعەکان هەتا وڵاتانی ئیقلیمی و هەتا ئەمریکا وڵاتانی ئەوروپی ینی لادانی دکتۆر بەرهەم یان قوربانیدان بە دکتۆر بەرهەم پێم وایە زۆر بە توندی لە سەرێکێتی دەستێتەوە و تا ئێستاش ئەگەر پێیان وایە کە یان یەکلایی نەکرێتەوە کە تەنها دکتۆر بەرهەم دەبی لەو ماوەی پێیان وایە کە پارتی لەژێر فشاری هەندێک لایانی عێراقییان هەندێک لایانی نێودەوڵەتی لەسەر ئەو ڕای بێتە خوارێ و ڕازی بی بە پاڵێوراوکردنی دکتۆر بەرهەم دەن. ئەگەر یەکێتی ڕازی باە بەو مەسلەی هەرزوو یەکلایی دەکردەوە بڵاوی دەکردەوە و ئیعلانی دەکرد کە تەواو فلانە کەس لەوانەیە کە باسمان کرد دکتۆر لەتیف پاڵێوراومانە و تەواو دەبوو مشکلەکەش چارەسەر دەبوو لە نێوان پارتی و یەکێتی. باشە بەس وەکو یەکێتی پێ دوایە ئەگەر سەر و کۆمارەکەش بۆ یەکێتی بێ یەکێتی ئەم جارە بە بۆ چوونی بەڕێز پێشبین دەکەی پشکی نەبێت لە حکوومەتی داهات و عێراق چونکە ئێستا وەزارەتی بڵین دەرەوە لای پارتیە نیشتی ئاوادانکردن و نیشتی جێگردن لای پارتیە و بڵین وەزارەتی داهات لای یەکێتی لەم کابینەی کازمی کە تا ئێستا بڵین بەردەوامە. کاک حەچیم یەکێتی بەبوونی کەسایەتێکی بەهێز لە پۆستی سەرۆک کۆمار پێویستی زۆر بۆ پۆستەکانی تر نابی بە وەزارەتەکان نابی چونکە ئەگەر بدرێتە کورت یەک وەزارەتی سیادیە ئەوش دەکرێت بەرامبەر پۆستی سەرۆک کۆمار بێ هیچ گرفتەی نابی. پێم وایە یەکێتی ئەو سوودەی لە پۆستی سەرۆک کۆمار دەکا بە مەرزی کەسایەتێکی بەهێزی هەبی وەکەوەی ئێستای دکتۆر بەرهەم پێم وایە زۆر زیاترە لەوەی کە چاوەڕوان کە ئەو سوودەی هەبی لە بەدەستێنانی وەزارەتێک با سیادیش بێ. بەڵام لە پۆستەکانی تکا لە وەزارەتی دەرەوە مەسەلەن لە سەفیرە قونسوڵە لە مۆزەفە ئەوکانە لە بریکاری وەزارەتەکانە لە زۆر پایە پۆستەکانی تکە هەتا لە نەعسکەری و ئەمنی و مخابراتی دیارە یەکێتی لەوانش بەشی خۆی دەبی. بەڵام وەکو باسم کرد بەبوونی کەسایەتێکی بەهێز لە پۆستی سەرۆک کۆمار پێم وایە کە ئەو بەشیان ئەو ئامانزێکە یەکێتی هەیتی لە بەغدا بە باشی بەدەستی دێنی. بەڵ سوپاس دەکەم مامۆستا دکتۆر بگەڕێنە و لای بەڕێز سەبارەت بە سەرۆک کۆمار دەمێت بۆ چوونی بەڕێژ بزانم لە نێوان ئەو سێناوی کە باز دەکرێت دکتۆر بەرهەم لەتیف ڕەشید هەروەها شێر زێباری پێ دوایە لە کۆتاییدا کامیان دەچێتە کۆشکی سەلام؟ پێم وایە باشترە بەراورد لە نێوان ئەگەر بڕێ لە نێوان کاندیدەکانی سەرۆک کۆماردا بکرێت یان بەراورد لە نێوان دوو کاندیدا بکرێت دکتۆر بەرهەم کە کاندیدی بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها دکتۆر لەتیف ڕەشید کە
بەناڕاستەوخۆ کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە ئەگەینا وشە زێباری تەنها وەکو کارتێکی فشار لە دژی یەکێتی لە چوارچێەوەی ئەوەی لە زانستی سیاسیا پێوتە عینادی سیاسی یاخود مراحەقەی سیاسی لەو چوارچێوەیەدا کاک بشار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کاندید کراوە و پارتیش ئامانجیلەوە مانۆڕێکی سیاسیە بۆ ئەوەی فشار لە یەکێتی بکات چ لەسەر ئاستی حکوومەت کە لە ماوەی ڕابردوودا باستی لەوە ئەکرد پێ لەناو حکوومەتە بەخواوە ئەوێت لەو ڕۆ بێدەنگی بکات هەروەها لەسەر پرسی پارێزگاری کردو کە پارتی چاوی لەوەیە کە ئەو پۆستە وەربگرێت هەرچەندە ئەمە لەلایەن ئێرانیەکانەوە پەسەڕەت کراوەتەوە کە هەیمەنەی تورکیا وەلە ڕێگەی پارتیەوە بەسەر کردودا بسەپێنێت ئەمە لەلایەن ئێرانیەکان و تەنانەت لەلایەن ئەمریکیەکانیشەوە ئەوە ڕەت کراوەتەوە بۆ پرسی سێمیان پرسی چۆنێتی دابەشکردنی پۆستەکانی بەغدایە بۆ ئەوی پارتی بوانێت زۆرینەی پۆستەکانی بەغداد لە بەرامبەر پۆستی سەرۆک کۆماردا بۆ خۆی بەڕێ دەوێت فشار لە یەکێتی بکات و لە ئێستاشدا ڕوونەک کە بخیەتی چۆنا بەوە دابەش بوون بەسەر چەند بەرێکدا و ناوەندێکی بڕیاری دیاری کراوە یاخود بڕیارێکی کۆنکرێتیانی نییە لەسەر پرسە سیاسەکان تەنانەت لەسەر پرسی بێتەکانان لەسەر پرسی سەرۆک کۆماریش و وەکو دەبینین کە دکتۆر لەتیف یانی کەسێکی نزیکی پاگل تاالبانیا وەزاوای ماڵی ئەبراهیم ئەحمەدە و هەروەها کەسێکی نزیکی شەر لە چەند سەرکردەیەکی سیاسی یەکێتیەوە کە ئێستا لە ناوەکەتیدا خاوەنی بڕیارن توانیوێتی خۆی کاندید بکات لە بەرامبەر دکتۆر بەرهەمدا کە بەنەڕاستەوخۆ پیکێتین کاندیدی کردو بۆ پۆستی سەرۆک کۆمار بەڵام ئەوی جێگای سەرنجە یەکێتی هەتا ئێستا شەرمەکا لەوەی کە دکتۆر بەرهەم بەڕاستەوخۆ بۆ پۆستی سەرۆک کۆمار بناسێنێت وەکو کاندیدی بێت یەکێتی ئەمەش وای کە کردووە جۆرێک لە ناڕوونی لە سیاسەتی یەکێتیدا هەبێت وەمەش هۆکار بۆ بۆی پارتی بتوانێت مانۆڕێکی سیاسی بۆ سەرکێتی دروست بکات بۆی کە ئەگەر بێت و ڕادستی خواست و داواکاریەکانی پارتی نەبێت ئەوە پۆستی سەرۆک کۆماری لێ وەردەگیرێتەوە کە ئەمەش پێشبینەیەکی زۆر مەترسی بدارە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەکات لە داهاتوودا لەو هەر پۆست و هەر بڕیارێکی سیاسی لە عێراقدا بێت پێویستە بە پتەنی پارتی و ڕەزامەندی ئۆکەی پارتی لەسەر بێت ئەو کاتە یەکێتی دەتوانێت پشت و ماپەکانی خۆی وەربگرێت بەڵام لە ڕووی کاندیدەکانەوە لەسەر ئاستی عێراق بۆ شارجێباری ڕوونەکە لە ساڵی 2016 لەسەر پرسی گەندەڵی لەلایەن سەدرەکەەکانەوە کە ئێستا بڕیار وایە حکوومەت پێک بهێنن بە فشاری ئەوان و بە دەنگی پەرلەمانتارانی سەدر و شارجێباری لە پۆستی وەزارەتی دارایی عێراق دوور خرایەوە کە ئەمەش احراجێکی زۆر گەورەی بۆ سەدرەکان دروست کردووە ئەوە ڕوونیشە پارتی ئامانجی لە بەربژێرکردنی وشیارە زێباری بۆ ئەوە نیە بیکا بە سەرۆک کۆماری عێراق چونکە ڕوونەک کە سەدر ئەکەوێتە بەردەم احراجەیەکی گەورەوە گەر بێت و یانی بە کەسێک بدات کە پێشتر لەسەر پشتی گەندەڵی لەلایەن خۆیەوە دوورخراوەتەوە ئێستا بۆ پۆستێکی بەرزتر و بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق پەرلەمانتارەکانی دەنگی پێ بدەن و هەروەها لەسەر ئاستی عێراقی شەریکە لە ئیطاری تەنسیقی شیعی بەدڵنیاییەوە کاندیدەکەی پارتیان قبوڵ نییە چونکە ئێرانیەکان شیار زێباریان قبوڵ نییە ئەوەی هەیە بەشێک لە سونەکان هەروەها بەشێک لە ئەوانەی لە دەرەوە و شیعانەی لە دەرەوەی ئیطاری تەنسیقین ئامادەن دەنگ بە وشیارە زێباری بدەن کە ژمارەی کورسەکانیان لە 58 بۆ 63 کورسەکە لەگەڵ کورسەکانی پارتیا یعنی کەمترە بێت لە 100 کورسی واگەر بێت و سەدر نەچێتە پاڵیان بەدڵنیاییەوە ناتوانێت دەنگی پێویست بۆ شێرە زێباری کۆ بکەنەوە کەکانی دووەمیان کە بێت لە دکتۆر بەرەم لە ئێستادا سەدر بەڕاستەوخۆ قایدیان دووە ئەو دوو ڕێکەوتنی جیاوازی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بۆ بەجیا مامەڵە لەگەڵ هێزە کوردیەکان دەکات لەلایەک لەگەڵ نەوەی نوێ بە شێوازێک تعامل دەکات و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە شێوازێک تعامل دەکات وایە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە بە شێوازێکی تر تعامل دەکات و ئەوەی لە میدیای کوردیدا باس لەوە دەکرێت کە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان پارتی سەدەیەکەکانەدا هەیە ئەمە هیچ ڕاستێکی نییە و پێنە نەچێت ئەم ڕێکەوتنێکی کە باسی لێوە دەکرێت بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت چونکە سەدر دیارە
بەردەوام لە گۆڕاندایە و بڕیارەکانیشتی بەردەوام لە گۆڕاندایە بۆ پێ ناچێت ئەو ڕێککەوتنێک بکە کە باسەکە ڕێککەوتنێکی کونکرێتیە سەر بگرێت هەرچەندە ئەمە پەیوەستە بە پەیوەندی نێوان سەدرەکان لەگەڵ پارتیدا چونکە سەدر دەیەوێت ڕەزامەندی کورد لە ئێستادا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەدەست بهێنێت بۆ ئەوەی لە داهاتوودا ئەگەر بێت و خواستی ئەوەی هەبێت بێت بە مەرجەی نەجەب ئەوە بە کورد پشتیوانی بکات. بۆیە لە ئێستادا دکتۆر بەرهەم لەسەر ئاستی هێزە سیاسیەکانی عێراق ئیتاری تەنسیقی بەشێک لە ئیتاری تەنسیقی ئامادەن دەنگ بە دکتۆر بەرهەم بدەن و هەروەها چەند پەرلەمانتارێکی سوننەش ئامادەن دەنگ بە دکتۆر بەرهەم بدەن و وەگەر بێت دکتۆر بەرهەم ئۆکەی پارتی لەسەر نەبێت بە دڵنیاییەوە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان توانای ئەوەی نەبێت ئەو مغامرە یاخود سەرکێشیە لەگەڵ بارزانیدا بکات بە بۆی سوور بێت لەسەر کاندیدەکەی. بۆیە لە ئێستادا بەشێک لە سەرکردەکانی یەکێتی گومانیان لەیە لەوەی کە پارتی خۆی یەکێتی خۆی ڕادستی پارتی بکات و ئەمەش بە مەترسی لەسەر ئایندەی یەکێتی دەبینن. بۆیە ئەوەی هەتا ئێستا چانسی هەبێت و چانسێکی بەهێزی هەبێت بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق ئەو سێکان دیدەن نین هەتا ئەو کاتەی کە ڕێکەوتنێک لە ناو ماڵی کوردیدا لەسەر دەکرێت بۆیە ڕەنگە کاندیدێکی بەدیلی ئەو سێ کەسە بۆ پۆستە بەربژێر بکرێت و لە ئێستاشدا چەند ناوێت بێت بەڵام کێشەکە ئەوەیە بە دوای دەرچەیەکی یاساییدا دەگەڕێن بۆ ئەوەی کاندیدێکی بەدیل پێشکەش بکەن و چاویان لەوەیە کە ئەو تانەی لە پرسی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری سەرۆکایەتی پەرلەمان هەنەدراوە لەو چوارچوەیەدا تانە بدەن و دەرچەیەکی یاسایی دۆزنەوەی ڕێگە بە بەربژێرکردنی کاندیدێکی تر بدرێت. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورد و دەگرین و لای میوانەکەمان لە هەولێر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. ماوە سایاسین سەبارەت بە حکوومەتی داهاتوو سابڵین نەخشەکەی دیارە لە کێ پێک دێت. ئەگەر بەسەر تەنیا بڵین هێڵی سوور و ڤیتۆی لە سەرماری کێ بێت، هەر هەمان حکوومەتەکەی جارانە بە حکوومەتێکی بنکە فراوان دەبێتە حکوومەتی زۆرینە. پێم وایە ینی بە پێی زانیاریەکان کە تەواو چل ئێران کە فشارێکی زۆری کرد لەو چەند ڕۆژەی ڕابرد و هەروەها لایەنەکانی هەماهەنگی با بڵێن ئیتاری تەنسیقی ئەوەی شیعەکان کە بێجگە لە
سەدر پێم وایە دوێنێ دانیشتێکیان هەبوو دوێنێ شەو لە ماڵی نووری مالیکی گەیشتە قەناعەتێک کە ینی کۆمەڵە قەناعەتێک یەک لەوانە لەو ماوەیە زۆر فشار نەکەن لە سەدر لەربارەی بەڕێز نووری مالیکی و نووری مالیکی وەکو سەرۆکی فراکسیۆنی دەوڵەتی قانون بمینێتەوە لە پەرلەمان و هەروەها ڕازیبوونیشان پیشاندا بەمانەوەی بەڕێز مستەفا کازمی بە سەرۆکی حکومەت بەڵام دیارە ئەو ڕەزامەندیانە هەروەکو دکتۆر سەنگەر باسی کرد بەرامبەر هەندێک لە داواکاریەکانێکە لە سەدر کراوەتەوە لە هەمووان سەرشتر ئەوەیە کە وەزارەتی ناوخۆی عێراقیان دەوێ و وەزارەتی ناوخۆیەکەش لە پشتی هادی عامری بی ینی با بڵین لە بەدربی و هەروەها حتا هادی عامری بە پێزانیاریەکان ناوێکی نزیک لە خۆی پێشکەش بە سەدر کردیە کە ئەو پۆستە وەرگێ بەڵە پێم وایە کە جوڵانێک لێک تێگەیشتنێک یان با بڵێن ڕێکەوتنێکی نزیک هەیە لە نێوان سەدر و لایەنەکانی هەمانجی شیعە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنێکی با بڵێن هەتا ناوەند یان زیاتر لە ناوەند بێ لە نێوان هەردوو لە تاکو حکوومەتێکی تازە لە عێراق پێک بێ ناتوانین بڵێن حکوومەتێکی زۆرینەی سیاسی بەڵام حکوومەتێکە کە پێدەچی هەژمونی سەدر زیاتر بێ لە قۆناغەکانی پێشتر بە تایبەتی ئەگەر بتوانێت بەڕێز مستەفا کازمی فەرز کاتەوە وەکو سەرۆکی حکوومەت دیارە بە دەسەڵاتێکی فراوانەتر لەو دەسەڵاتێکی ئێستا هەیەتی وەکو سەرۆکەی با بڵێن ڕێکبەری مەسەلەن ئەوەی کاروبار بەڕێخەر بێ یان کاتی بێ بۆیە پێم وایە حکوومەتێک زۆر دواناکەوی ئەمجارە وەکو ساڵانی پێشتر پاش سەرۆکایەتی کۆمار یان یەکلابوونەوەی سەرۆکی کۆمار پێم وایە تا کۆتایی مانجی دوو ئەو حکوومەتەی عێراقی تازەش پێک دەهێنرێ. باشە بەس ماوە سیاسین سەبارەت بە ناوکۆکی سەدر و مالیکی کە ئێستا سەدڵان بەس دەیەوێ مالیکی بەشداری نەکە کە مالیکی بڵێن 37 کورسی پەرلەمانی عێراقی بەرەسێناوە بڵێن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو شەڕێک کە لە نێوانیان بوو ئەو کاتێک کە مالیک سەر وەزیران 2008 بڵێن لەگەڵ سوپای مەهدی سەر بە سەدر شەڕیان بوو یاخود شتیری کەشەیە کە وا بکات بیتوێ لەسەر مالیکیە بێ سەدر. خۆی کاک حەکیم سەدر لە قۆناغی داهاتوو نەک هەر لایەنە سیاسی حتا لایەنی دینی لە نێو شیعە دەیەوێ ببتە ژمارەیەک لە نێو شیعە بڕیاردەری دینی بێ و بڕیاردەری لایەنە سیاسیەکەی بێ و بەهێزترین کەسیش کە ڕکابەری دەکە لەو مەسەلەیە لەو بابەتەی دیارە نووری مالیکیە. نووری مالیکی بە زیاترین ژمارە کورسیەکانی لە نێو هەماهەنگی شیعە هەیە ئەگەر توانی نووری مالیکی دوور بخاتەوە لەو قۆناغا پێم وایە تەواو دەتوانی زۆر بە ئاسانی کۆنتترۆلی لایەنەکانی کەی شیعە بکاتەوە لێکیان جودا بکاتەوە پەرتیان بکە ئەوە تەبان جگە لەوەی کە بە دڵنیایی کە تۆڵەیەکی تاریخیش هەیە لە نێوان سەدر و مالیکی بەوەی کە کاتی مالیکی سەرۆکی حکومەت بوو هێزێکی زۆری توندی بەکارهێنا بەرامبەر جەیشی مەهدی و هەتا زۆربەی ینی بۆ زانیاری هەتا زۆربەی ئەوانەی ئێستا لە نێوان حەشد شعبین وەکو قەیسی خەزعەلی و ئەبوو فەدەک و ئەوەی وەلائی و ئەو ناوانە هەمووی کاتی خۆی جەیشی مەهدی بوون پاش ئەو هێرشانەی مالیکی کردی بەسەر جەیشی مەهدی ئەوانە جودا بوونەوە بوونە لایەنیتر خۆیان نزیک کردەوە چ لە مالیکی چ لە عامری بۆیە پێم وایە ینی وەکو باسم کرد سەدر لەو قۆناغی باشترین قۆناغە ناوێ ئەو هەلە لە دەست بدا هەرچەندە وەکو باس دەکرێت ناوێت تەواوی ئێرانیش تەواو تووڕە بکە ئێران لە خۆی بەڵام پێدا دەگری لەسەوەی کە مالیکی کە گەورەترین نەیاریتی لە نێو شیعەکان دوور بخاتەوە کە توانی لەو قۆناغی دوور بکاتەوە پێم وایە ئەوانیکەیان کۆنتترۆلکردنی لایەنەکانی تر کە سایەتیارەکانی شیعات وەکو عامری بیت حەکیم بیت عەبادی بیت هەر یەکە چکەبی لەوان ئەو پێم وایە زۆر ئاسانتر دەبیت چ لەو قۆناغی چ لە قۆناغی داهاتوو. باشە بەزەوەی کە بەردەوام بانگشەی بۆ دەکەێت حکوومەتی زۆرینە تا ئێستاش ئەگەر ماریکی شتێنە نەبێت ناوێتە حکوومەتی زۆرینە وایە هەر حکوومەتێکی بنکە فراوانە ئێ و بانگەشەیە چیەکە دەڵێ حکوومەتەکە زۆرینە بێ و نەڕۆژهڵاتی نازەم نەڕۆژ ئاوایی و بۆ منە پرسیارەکە کاک حەچیم چکە جێم لە نای خۆم نەبوو. بەڵێ سەبارەت بۆی کە ئەگەر بڵێن مالیکیش بەشداری پێ نەکرێت حکوومەتەکە نابێتە حکوومەتێکی بنکە فراوان ئەوە و بانگەشەی سەدر چیەکە دەڵێ حکوومەتی زۆرینە و نەڕۆژهڵاتی و نەڕۆژاوایی کاک حەچیم
سەدر ڕاستە تا ئێستاوێ بەڵام بە فشارەکانی ئێران بەشێکی باشی شیعەکان بەشداری دەکەن بەڵام ئەو حکوومەتەی کە بانگەشەی بۆ دەکا مقتەدە سەدر ئەوەی کە لە زۆرینەی سیاسی بە تایبەتی لە نێوان خۆی و حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان ئەمە دیارە واقعی نییە لەو قۆناغەدا بەڵام پێم وایە ئەگەر هەمووی بەدەستدەیە ناسەدر وەکو باسم کرد بەشێکی چاچی شیعەکان دەخاتە ژێر هەژمونی خۆی ئەو بەشانەی کە جگە لە مالکی دەکەونە یان بەشداری دەکەن لە حکوومەتی داهاتووی عێراق بە سەرکردایەتی سەدر ئەوە پێم وایە لە ڕازی دەبن لە بەرامبەر بەدەستێنانی چەند مەکسەبەک یان چەند پلە و پۆستێک دەست لە بانیشی بردن بۆیە بۆ سەدر ئەگەر 100% زۆرینەی سیاسی نەبی بەڵام وەکو باسم کرد زۆر بە هەژمونەکی بەهێز بە هەژمونێکی گەورە کۆنتترۆلی ئەو حکوومەتە دەکات. سوپاس دەکەم کاک دکتۆر سەنگەر بگەرم وڵای پەرێز ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکەم دەیتەوە سوپاس دەکەم سەبارەت بۆی ئەو یەتانەی بڵێن کە لە دادگای فیدراڵی کە بۆ 25 مانگە دوا خراوە ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوت وتت ئەگەری هەیە سەرۆکاتی پەرلەمان هەڵبوەشێتەوە سەرۆکاتی پەرلەمانی عێراق ئەوە دووبارە بۆ سەرۆک کۆماریشکانی تر بێنە پێشەوە ئەوەی هەتا ئێستا هەیە ئەمریکا پرۆژەیەکی هەیە پرۆژەکە لە ساڵی 2009 لەلایەن چەند ناوەندێکی نزیک لە وەزارەتی دەرەوە هەروەها پەتاکۆن و ئەنجومەنی یاساییەکی ئەمریکاوە داگاژراوە هەرچەند بەشێک لە پرۆژەکە لە ساڵی 2020 بڵاو کرایەوە هەڵایەکی گرە گەورەی نایەوە ئەو پرۆژەیە بە پێی پرۆژەیە ئەمریکا سوورە لەسەرەوەی پێویستە هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق بۆ خۆیان بمێنەوە هیچ گۆڕانکارییان تێدا نەکەوە ئەگەر بێت و گۆڕانکاریەک لەیچێک لە سەرۆکایەتەکانە بکرێتەوە پێداچوونەوە یاخود گۆڕانکاری لە تەواوی سەرۆکایەتی ترەکانی تردا و هەروەها لە پرۆسەکەشدا دەکرێت بۆیە ئەمریکا سوورە لەسەرەوەی کە پێویستە هەر سێ سەرۆکایەتێکە وەکو خۆیان بمێنەوە و ناوێت هیچ جۆرە گوترێ و گۆڵێک بۆ پرۆسەی پێکەنانی حکوومەت دروست بێت هەرچەندە لێستا داخشارێکی زۆر لەلایەن ئێرانەوە هەیە بۆی ئەو پرۆسەیە هەڵوەشێنێتەوە بگەڕێنەوە خاڵی سەرەتا هەر ئێستا تۆ گفتوگۆبوونەوەی ماڵی عامری کۆتایی هاتوو بەپێ ئەو زانیاریانەی کەمێک پێش ئێستا پێم گەشتووە ئیتاری تەنسیقی ڕێککەوتون لەسەرەوەی کە وەفدێکی دانوسانکار بە سەرۆکایەتی عامری پێک بێننەوە بەشداریکردنیان لە حکوومەتدا بە ناوی حیزب و بەلبرەیەکی دیاری کراوە نابێت بە بەڵکو لەژێر ناوێدا هەمویان کۆ دەبنەوە بەشداری لە حکوومەتدا بدەکەن ئەمەش شانسی ئەوە بە بەشێک لە سەرکردەکان حیزبی داوای وەنزیک لە مالیکی دەدات بەشداری لە حکوومەتدا بکەن بەڵام پرسی بەشداریکردنی خودی مالیکی لە دوای کۆبوونەوەکەی ئەمڕۆی ماڵی هادی عامری ئەو پرسە کوتایی هاتووە مالیکی دەبێت بە ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا بەڵام چەند سەرکردەیەکی نزیکی حیزبی داوە ئەو پۆستە وەردەگرێت بە پێی و زانیاریانە ئێستا مقتەدا سەدر دوو کاندیدی پێشکەشی ئیتاری تەنسیقی کردووە یەکەمیان کە بریتێ بە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی ئێستاوە دووەمیشیان بریتێ لە عادل مەهدور کە پێشتر یاریدەدەری سەرۆکوەزیران بۆ کاروباری ئەوەدانکردنەوەی بەسڕە و هەروەها پێشووتریش پارێزگاری ئێکسان بووەوە بە کەسێک ناسراوە کە پێوترێ سەدری قەح ئەمەش بۆ ئەوە ینی سەدر ئەمەی بۆ ئەوە کردووە بۆ ئەوەی لە نێوان خراپ و خراپتردا ئیتاری تەنسیقی و هەروەها میلیشە شیعەکان ناچار بکات بۆی ڕازی بن بە کازمی چونکە عادل مەهدور بە کەسێکی زۆر نزیک لە سەدر ناسراوە سەدرێکی ئیقاعات کە مەشتکاریەکی زۆر خراپی بێت لەسەر هەژمونی حەشدی شعبی دەدات چی پێویستە بەتانەکەشەوە بە دڵنیاییەوە هەر گۆڕانکاریەک لە پرۆسی سیاسی یاخود هەر ڕێکەوتنێکی سیاسی بکرێت ئەوە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هەڵەوەشێتەوە جارێکیکە هەڵبژاردننی بۆ دەکرێتەوە و دواخستنی ئەو بەداخەوە کە نابێت بۆ شێوەیەوێت کە پرسە یاسایەکان بە سیاسی بکرێت و دواخستنیشی پەیوەستە بەوە بکەت کە دادگای فیدراڵی لەژێر فشاری ئێرانیەکەکاندا چاوەڕێەوەی کە جۆر لە ڕێکەوتنی سیاسی هەبێت بۆ ئەوەی ئەو پرسە تێپەڕێرێت بەڵام فشاری ئەمریکیەکان لە ئێستادا زۆر زیاترە لە فشاری ئێرانیەکان لەسەر دادگای فیدراڵی بۆی پێویستە
ئەو تانانە پشتگوێ بخرێت و پرۆسی بە پرۆسەیەکی یاسایی بناس. کاکتۆر سەبارەت بە ڕێکەوتنی سێقۆڵەکە بەڕێز دوتت ڕێکەوتنێکی کۆنکرێتی نییە بەنسبەت مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بەنسبەت موچە بێ نازانم خاک بێ یەکلاکردنەوە دیۆسینەوت بێت ئەو ڕێکەوتنە نەپڕژاوەتە سەرە و مافە دەستوریان تەنان لە پۆستا کورد بۆتەوە لە ناوی سەرۆکایەتی پەرلەمان ئەو ڕێکەکەوتنەی کە باس کرێت کە سێ کوچەی سونە و شیعە و کورد بێخود حەلبوسی سەدر و بارزانی ئەو ڕێکەوتنێکی نێوان کورد و عێراق نییە بەڵکو ڕێکەوتنێکی حیزبیە و ڕێکەوتنێکی بەرژەوەندیە و تەنها ئامانج لەم ڕێککەوتنە پێکێنانی حکوومەتی عێراقە بۆ ئەوەی زۆرترین کورسی و زۆرترین دەستکەوتی حیزبیان هەبێت و ئامانجی سەدریش ئەوەیە کە کورد و بەدیاریکراوی پارتی دیموکراتیک و کوردستان بەکار بێنێت بۆی بتوانێت کۆنتڕۆڵی ماڵی شیعە بکات هەروەها بارزانیش بەمان شێوە دەیەوێت هێزی سەدر بەکار بێنێت بۆ ئەوەی خۆی بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا بسەپێنێت و ئەم ڕێکەوتنان بە دڵنیاییەوە ڕێکەوتنامەیەکی کوردخایەنەوە ڕێکەوتنامەیەکی استراتیژی نیە چونکە کۆمەڵێک هۆکار و داهاویشتە لە ئێستا لە گۆڕپان سیاسی عێراقدا هەیە وا دەکات کە ئەگەری بەردەوام بوونی ئەم ڕێکەوتنە لاواز بکات و دڵنیایی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتێکی کۆنکرێتی نییە و بۆ ماوەیەکی دیاری کراوە و هیچ پەیوەندیەکی بەداهات و موچە و هەروەها پەیوەندی بەناو جێناکۆکەکان و هەروەها بە مافی کوردەوە نییە لە بەغداد چونکە مختار سەدر کەسێک کە تەنانەت زۆر جار لە ماوەی چەند ڕۆژێکدا ڕاو بیر و بۆ چوون بڕیارەکانی دەگۆڕێت بۆی ئەگەر هەیە لە ڕاستەوخۆ لەگەڵ پێکێنانی حکوومەت شتێنێنێ بەناوی نەک ڕێکەوتن تەنانەت لێک تێگەیشتن لە نێوان ئەو سێبدا نەمێنێت ئەو سێبەرەیە جیاوازن ئاڕاستی جیاوازن ئەوەی کۆیان دەکاتەوە یان تاکە ئامانجێت ئەو سێبەرەیەک کۆ دەکاتەوە یەکەمیان هەیمەنەکردنە دووهەمیان لێبدانە لە دوژمنەکەکانیان یاخود نارەکەکانیان کە بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی دەدەیت کۆنتڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات و لە یەکێتی بدات پێیوەستە من بە حەلبوسیەوە دەیەوێت لەو بەرەی سونە کە بە بەرەی مووسڵ نازراون لەو بەرەیە بدات چ پێوەستە بە سەدری شەوە دەیەوێت لە بەرەی میلیشە پشتیاکەکانی نزیک لە ئێران بدات بوو پێ بە دڵنیاییەوە ئەو دوو خاڵی خۆیانە کاتە خاڵی یەکەم هەیمەنەیە کە بەرژەوەندی حیزبی خاڵی دومیشە بۆیە کە بدەن ینی برژێکی کوشتندا ئاراستەی نارەکانیان بکەن. بەڵێ سوپاس دەکەم ماوەساسین سەبارەت بە و بڵێن لێکتێگەشتنی کە هەیە سێ خۆڵی ئێستا ینی کاتیەوە نەبوو کە دکتۆر سەنگەر باسیەوە کرد کە شتێکی تیانە بە ناوی بڵین مەسەلەی موچە و خاک و هەروە چارەسەرکردنی دۆسینەوت دەرفەتێک نەبوو بۆ لایەنە کوردیەکان کە ئەم ناکۆکی ناوماڵی شیعە بقۆزنەوە بیکەن دەرفەتێک بۆ چەسپانی مافە دەستوریەکان؟ حتممە من لە سەرەتا باسم کرد کە بەداخەوە کێشە و سیراعی پارتی و یەکێتی زیاتر لە سەپلە و پۆستا نەک لەسەر سەپاندنیان سوود وەرگرتن لەو هەموو ناکۆچی و لێک ترازدانانەی کە لە نێو ماڵی شیعی لە نێو ماڵی سونەی لە هەر نێو ماڵێکی کە ڕکابەر بن لە بۆ کورد بەداخەوە ینی کە باسی دەکەین بەڵام ئەوە واقعە کە ئەو لێک تێگەیشتانە تەنها ینی ڕێککەوتن نییە ئەنەما لێک تێگەیشتە بۆ دابشکردنی پۆستەکان هەروەکو دیتمان لە پۆستی دەستەی سەرۆکایەتی پۆستەکانی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێناران هەروەها دەیانوێ ئەوە دیسان چ لەسەر حکوومەت چ لەسەر سەرۆک کۆمار ئەو هەمان لێک تێگەیشتە هەبی بەڵام ئەم پێم وایە ئەو لێک تێگەیشتە تا دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران خواردیەتی و پێم وایە زۆر بە زەحمەت بڕوا بەسەر یان بتوانین بیکەینە قیاس لەسەر سەرۆکایەتی کۆماریان سەرۆکایەتی حکوومەت بەڵام پێم وایە کە کورد زۆر جار بەداخەوە ینی هەلی زۆر زێڕین لە دەست دەدا لە کاریگەرێکی سیاسی کە دەتوانی با بڵێن مەرجەکانی خۆی فەرز کەرسە لایەنەکانی تر دەکەوتەوە ناوخۆی لە نێوخۆی یەکلا نابی هەروەکو ئێستا دەبین کە یەک هەڵوێز نییە یەکڕانیە هەڵوە یعنی زۆر کێشەی بچووک
ینی بەرامبەر ئەوەی تەنها کێشەی پۆستی سەرۆک کۆمار بەڕاستی زۆر لەوەی بچووکترەکە کەمە ئەو مافە پێشێرکراوانەی کە کورت هەیەی لە حکوومەتی فیدرالی چ موچەیە لایەنە بەشداریکردنە لە بەشی عسکەریات لە زەویە مەسەلەن لە مادەی ١ لە زۆر لایەنی دیکە بەڵاستی دەبی ئەو پۆستانە زۆر لەوەی بچووکتر بن بەڵام بەداخەوە واقعەکە کە سیراعی هێزە کوردیەکان بە تایبەتی ئەو دوو هێزەی باز دەکەین یەکێتی پارتی لەسەر پلە پۆستە زیاتر نەک لەسەر ئەوەی کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەدەست بهێنن. باشە بەس بەنسبەت سوونەکانیشەوە هیچیان دەست دەکەوێت ئەوان ئەم جارەیە گرتترن سوونەکان لە پەرلەمان بێ لە حکوومەت بێ بە کورتی بێ سپاس دەکەم. خۆی ئەمە سونەکان بە سەرپەرشتی چەند وڵاتێک یەکیان گرت و ڕێکەوتنێکیان کرد بە سەرپەرشتی تورکیا ئیمارات بگرە هەتا قەتەر و ئەو لایەنەش پێم وایە نێوماڵی سونەی زیاتر واقعانەتر ئێستا مامەڵە دەکەن بە تایبەتی پاش ڕێکەوتنی حەلبوسی و خەنجەر پێم وایە لایەنی سونە ئارامتربی وەزعی نێوخۆیان لە چ لە کورد چ لە شیعە. بەڵێ ئەی سەبارەت بە بڵین لە داواکاری خەڵکی سونە جێبەجێ دەکرێت یاخۆی ئەوانی شەر پۆستەکانە سونەکان کەوتت بە سەر کۆمەڵی وڵات بە پشتی کۆمەڵی وڵات یەسایەکیان گرتووە؟ خۆی ینی ئەوەی کە تەمەشای وەزعی سونەی دەکە لە عێراق تۆزە ینی ئێستا باشترە لە پێشتر ینی ئەوەی کە ئیشوکاری لایەنە سونیەکان دەبینی چ لە ڕەمادی لە تکریت پێم وایە هەست بەوەی دەکە بە تایبەتی لە ڕەمادی کە حەلبوسی ئیشی زۆری لەسەکردیەوە ئێمە لە ڕێی دۆستایەتی و برادراتی لەگەڵ خەڵکانی قسان دەکەین لەوێ دیارە پێم وایە لایەنی سونەی ڕاستە کە پلۆپۆست زۆر گرینگە لایەن بەڵام لایەنی ئەوەی کە ڕازیکردنی شەقامی سونەش باشترن ئێستا وەزعیان پێم وایە سونە باسم کرد بە پاڵپشتی هەندێک وڵاتی بەهێزی ناوچەکە پێم وایە جێپێی خۆی قایمتر دەکات لە عێراق پێم وایە کە داهاتووی باشتر دەبی لەوەی کەڕابرد. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان یاسین عەزیز شارەزای کاروباری عێراق لە هەورێرەوە لەگەڵ ماوی هەروەها دکتۆر سەنگەر سەید قادر لێ کۆڕەر لە سیاسەت و پەیوەندی دەوڵەتیەکان کە لە قاهیرەوە لەگەڵ ماوی سوپاس بۆ بینەرانی مەرە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.